کچێ لە سەیداوەی شتم دەفرۆژ سندوقە بەهێنزانم مینا خوارێ پشتم وەرگەڕا ئای ئەدی کۆچەرت چ لێ کرد؟ ئەوە لە هاتەوە لە پشتە منم بە تەکسی هاتمەوە باتم لێ کرد خەم بڕۆ ئای بابا حاجی حاجی هەستا هەندە ئاو بخۆ ئای 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 سەمجارت پێگوتی ئەتوو ئەو عمرێنی هەندە خۆت هیلاک مەکە هەندە خۆت ماندی مەکە کسە پیرۆز ئەمە چ بکەم ئەدێ گەرەم نیشەشی نەکەم چێ بکە خۆمار بەخۆری ناژی ئای بابا پشت ئێ حاجی ئەوە کۆچەر گەورە بۆ ئەلحەملای با ئەو ئیشەکەی بکە ئەوجا تو دانیشتە ئیسراحەت بکە کسێ پیرۆز ئەمن دەزانم کۆچە گەورە بۆ جاهێرە کسێ ئەو خۆ تەقسیری نەکردیە سەلامەت بی دانە دەستە مکتەبێ و دانەشیش لەگەڵە منە بەخێر ئەو خینەکەی با تەواو بکە ئەوجان بە تەواتی دادەنیشتە مارە ئەو جەبا هەر ئەویشێ بکاتن ئەو ئەو بەخێو مام بکاتنەدی ئەدێ مە تەمامێکمان بەوی نییەدی حاجی ئەگەرە تو شتەکرد لێ هات ئەمە چ بکەین دەزانم کۆچەر هەردوو لامان بەڕێوە دەبا بەرانەگەرە تو شتەکرد لێ هات ئەمە چ بکەین ئامەنتو بیلا پیرۆز خوا کەریمە ئینشاڵڵا من هیچم لێ نایە ئەمن هەلنۆ گۆ دەمینێم تەمای خوای حاجی لە تو تۆزێک لە خۆت ئیسراحەت بکە پاڵدەوە ئینشاڵڵا کۆچەریش ئێوارە بێتەوە بە هەر دوکتان سەرەکی لە دکتۆری دەن بزانن چتا چ نییە ئینشاڵڵا لە بەخاتری دردوو دەچم بەس دەزانم چم نییە بەس درر ناشێنە پیرۆز زۆر باشە ئێوارە دەچین با کۆچەر بێتەوە دە باشە ئیسراحەت بکە ئەمن دەچم دۆڵمەچی کۆیانە لۆ لێ دەنێم زۆر باشە زۆر باشە قادر ماندی نبی هاي سلامن بشيرو دور سوارو بدين مماري ورا ايه والله السلام عليكم ولو دور الريت لك الشيرو والله تسبكم كا قادر لقوندي بيزار بو وتم برش بسمه دري هرهيز نبي هواي شير مش او لو قارو لو دوري هواي تار دمشي شيرو وستا قادر جاني ما همي دوباره يا ناقم مقصد تسيا لوتي ناقي وستا قادر سبين لكوي هردستي هتا انا كيد خوي دوك سيد كيد بتني ورا يوراني انا كيد خوي وا برشي بار دي دبته هواري يان سرداني دو خزمي دكاي يان شوكاي بخزان دكوشي وليدنوي سبين شرستي عيني جيانك دوباره دبيتو هیچ گۆڕانێکی بەسەر دانایە چاوەکەم کاکە چارە چییە؟ هەر باشە مانێ و نەمردینە؟ کاکە پیا و کەمەردیان کە کوژرا یەک جارە و دەبڕێتەوە بەرانەمەوە چەند سارە هەموو ڕۆژێ دەمرین و دەکوژرێن و زیندی دەبینن ئاخرەوە کەنجی ژیانە هەی چاوەکەم قسەکانت هەمووی تەواوە شێرۆ بەران ناوی پیا پشتی لێ بکاتەوە ورێ بەربدا پیاولۆ پیاوە وەڵڵاهی وەستا قادر ئەمن زۆر بێزارم و بەرگەی هیچم نمایە تەواو بێزارم پرتە بۆرەی بابیشم لەوێ ڕاوەستی بۆم لێ هاتی ڕاست گوندەکەی بەجێ بێلم و بڕۆ جا بە من نارێ شێرۆ ئەگەرە تو گوندی بەجێ بێلی بە من ناری چێوە دەچی؟ چێوە دەچم وەستا قادر دەچمە شاری ناهەقنی شێرۆ قسەی بکەیت چکە ئەتوو وا تێدەگەی ئێستاش جاری جارانە لە شاری کەوا بەدەف نسیە کاکە شار گۆڕا ئەنوا ئەشکالی تکەت تێ ئەوی لە شاریە لە وەزعەکەی بێزار بووە و دەوێ هەرێ بە نسبەتە من ئەوها نابی هۆ بە نسبەتە تو کو دەبی جەنابەت ها؟ وەستا قادر ئەمن ئەگە بچمە شاریش مەحتەل نابم لۆ بابە ئەتوو کوڕی حەمەقەدۆی؟ نا بەران ماری خارم لەوێەوە من پەکم ناکەوی ئێستا تێکەویشتم چەند بەستە زمانی
ئەو زەمان ڕووی مار لە خۆی نەبوو میێوانشی هاتە سەرێ ورە ئێستا برای ڕناگری مارت خرا نەبی وەستا قادر هاتوو هەموو لایەکت لە من گرت دەفەرموو چکە ئەو قسەی خێری لێ دەکەم و خۆشم دەوێت شێرەوە بەتەمای چ بکەیت دیارە بەتەمانی کاسبێ چووکەی کاسبی چ بکەم وەستا قادر بچم بە مەشوان و گاوان کاکە برام خۆ عالەمە هەموو شوانی و گاوانی ناکە هەرێکە بە ئیشێکی خۆی مەشغول کردێ و مارمداری خۆی بەخێو دەکا باشە تو پێم نارێ زگت بەو بابە فقیرەی ناوستێ لە سبەنی هەتای وەرناو بیرەیە دەبنی پێ هەتا تۆ قسەی لە قوڕێدایە کا قادر بابم هەمووی حەقی خۆیتی دێتەوە سەڕی خۆی ئەگەر وەخت خۆوەکی باپیرم ئەو کەتنەی کرد ئەگە ئەو ناڕازی بە و نەیهێش بە ئەو مورک و سامانە لۆمارە سمالی ئاغا و کەریمی بی ئەمە ژەوهامان بەسەر نەدەهات کاکە ئەگە بابت وەخت خۆی لە گوندی بێدەنگ نەبایە ئێستا دەتانێتەوە بە ئیسراحەت خۆت بسوڕێەوە بە خودای بە قوربانی یەک گولیان دەکردی مارد خرانەبی وەستا قادر ئەمن لەو گوندەی بەس درم بە تو دەکرێت و ئەتو شەر جاری دەگەێمن پێکەوە دەبینە تو سەری من دەگری کردە بە سەواز لەو قسانە بینە یاوان کورە کاکە ئەگە منەتون خۆش نەوێ قسان لۆ ناکەم باشە کاکە من چیدی حەقم نییە باشە دە باشە چاوەکە بقى ولا دورت هو اللي تشدني بابا وادر هتقول شيء بابا لسه جادي لقى يبدي برادر راوسابو ولا عم تفزع في قلت لك تفزع دوم ما دار رموت شوي عالم لو منك وقليله منك عايز يا بابا بناش كنا بهر سر زاده ما هي راوس ايش مالي من هذا كي قرم اتو كوري وصامة زيد سادسين فيدر العالم دبا الناسي لو متزوانية اتو لباكي اوي لقبر هذا كان لسد زادو ما دار راوستي ور الليل دان شوشي بياوان سايز بخونه وكرم مساعدة شي براسل بكا بابي من لو بابا اتوا زاني مال سر زادي رادوستين يعلق لك سان دين دي اقل لك خور يعطيو تما صايك تسانا بيتصدق انا سد زادي ها بابا تأمين بتيجي او زماني هتا كوري خاري تبن شي تمشي يشي وشي من دكا مبروك براس دي هو على شيء على بلاد والله بابا مش بين السودان بزورو ديارمية ديارنيا شو والله بابا سبين الزوناني فاضي هوش اوها دبرو برو فيش الكدي برو تعرف كم سوي زبا باب ما دينا ليش عمر دريز بفرن ولا تشندري بويا قابل لك شيء بما بابا يعني هل حظك يدي صار تحقيق لكم كده ولا فرم نادي تحقيق لكم ادي ام باب ديما نادي ظالم الشيء وشيء هاي والله ها فرم وتفين ضغط تاخيذ بشوان ها الدنيا من برساوي تاريخ دبي بابا تيزناك الدنيا لبرساوي خود تاريخي يعني ايش قولك من الله بما بياو بخواي بارزة ظالم تسلكم وتسلاكم هاي على كريكم بخواي هتغني نيني زرجي خود نبيني نعزاني باب سن من داري خوي خوش دي بابا زور باش ظالم اتو بابي مني وامش زور خوش دي بس بخداي بابا كي بهم سارو جوابي ناكت وامروش لك من دكي كاكا تازا كاموس دو في عندي كاموس ده بري بخي تيانا بور والله روشي وتان توزك شي برو تملك بشينا برو أكتب من ناري كورنتيني واصدق برادرانا ديني ها إيه بابا من ناري لقى شيء بقرن إيه من دالي قرأت خوما نحل من دالي وبيك ولا بينا لقوانا قرب عندي فكر دكمو عمل عقل أوانا ناس أو كانوا صدقي أتكسر ديكي ولا باس أوانا بتساكيبك بابا سايكم أوانا زاحين بخدا حد سارغن كورما ما زاحين بلان بياو كاسبوين حرما بيادك ورقم براس حافيز راوس رابا مدري بفاري ببير ماتو أتو بينك ندري بابا بينا عند بارم دي وستا أتو بمن ناري بيستم بهمش تشوي بيستم ببارينيا حافيز حاجة راسورا بدنان بلد هیچ پێچوانای نایێت ئەبێ بزانین نەخۆشیەکەت چییە؟ دکتۆر جان ئەمیشە ئەومە توێ دەی قوربان
حاجة جنابت كوجود تناو عمر تولا بي إشي قلت بكي شتي قنان هالبقري لبن أو يكاتو أو يشعر بكي هي استفادة إلى ترناك دكتور أمن كابلاجي كاسو أقاوة من إيشاشي نكمو باشا أم دارانا كوجيان خو مارينا بخوري بجن دكتور حاجة من بوتوما توبكتا من بيت عليه نابي إيشي قلت بكي شتي قنان هالبقري لبن أو حاجة تو فقرات كيوتي بإسراحته حاجة تيجيشني فقرات أقبلت تو لسأويش على قد بروي بقتي منك بتجي إشي قلت كيدوش تقرار والبقري تو بيرس بعملات يعني عملاتك إيش الخلصة يا تيجي يا دبتي بقول طول ما ترى تيجي باشا دكتور جنب جدك كم ساوك باشا حاجة موضوع هذا جوكت النية تو بيها كذا قول بي زور دواي لابد جاء كبير توشي شرد بحاجي باشا دكتور هیچ علاجی نییە بەڵێ وەرە خەتابۆکەم ئێستا چەند ئەشعەیەکی بۆ بگرن شتێکی تریش هەیە باشا ئەو شتە چیە دکتۆر کوڕم ئەو ئەشعەیە لە کوردستان نییە چونکە ئەو جیهازە تا ئێستا لە کوردستان نیمانە تا ئەو ئەشعەیەکە بگرین باشا ئەدی چارە عیلاج ئیلا ئەبێ ببەنە مووسڵ ئەو ئەشعەیە لە مووسڵی گیرێ باشا ئەگەر بزانی تەکلیفی چەندی دەکا گرانە هەرزانە وڵکم تەکلیفی بەچوون و هاتنەوە ئەشعەکەشە گرن 500 دانی ئەسکی دەچێت شيرو هذا باب لك مام كريم بشرات بابم بله لولا بس شنو هيك وقسام بيقنا وبشرات بس سام بيقول باش بابا وتشي كريم تشكر دي ديسان خما قال كم بو أوش هات السري إيه باش السبب كريم أغنية تازه كونك بعد كاتنو باسي موزعي بابي دكاتنا إيه باشا أو موضوع هم نبرة وهرتي مركو ساماني هم بو هم ما نداوي صفر نبوين لو زيادة تسيده به إيش شيلك ده فرتنا شي بقوميني أو هيج كده ده تسيده لما أو ها يعني جاربة ما واصلين تن جاربة أمن علاج ذيك كرة الشيرو بابا كم كرة الشيرو شيرو هو تيو لازم يبينا أبو كريم يا مدبي بيكشون تيو شيرو كرة بابا كباب راوسك سنبونا كرة قادر بمقي وش شيرو كنت شكلك كريمي ورا بمقي ورا كرة شيرو ولا شيرو نروي كريمي سيناغوتي ورا بعد ورا كريم ولا دري ولا يبلاغي لا دري والله ولا دري بيا تادي اللي بام بكي شيرو اخيرا خرلتيا كم بري تاي قلتي يا انا قلت هاتيا انت بيا تادي اللي بام بكي ها ودها سبب بري وتادي اللي بكي أتوبي أو كيا ها برنادم أنا كل شيء أتوب سبابة كريم نودك نودك نقولوه
لۆ دەکەن بڕۆ سەرسەری لێرە نەوەستی کوڕە کوڕم شێر و چنە بۆ ئیشەکەی گەورە مەکە بابی من خۆ دەبینن شۆرۆفەنی کوتە دیمان دەکات حاجی مستەفا ئەوەت دەوێت کو بابی منتان کوشت دەتانەوە بجەوا بکوژن عیب ناکەن ئەمگۆ لەسەر چۆ دەکەن ئەو هەراوریاتان لەسەر چی عیبە وەزەتان گەرە خۆشە بە خۆتان لێدە قسان کە خادر لۆ قسان ناکەی ئەگەنەی حاجی مستەفا کوڕەکەی دانێ بمان کوشن کوڕەکەری گۆری باشە نەگە قسانە بکەیت دیارە شێرە تەنگاو کردیا قسەکەت کردیە کە ناشێرە لێ دەتێرکانە و هەراوریای دەکا قادر ئەوان بێن بمکوژن و ئەو توش دەست بە سمێڵت دابینی قادر لێمە مۆزوعەکە تەواو بەکەک نایە با بڕۆی با بڕۆی جێر دە من کەریم بەو خودایی لەسەر سەرانە ئەو جار باشە شۆرۆفەنی تێ لەمە بکە لە خۆم عیلاجت دەکەم کۆچەر گەورە کوڕمەرە خۆت کڵا وا بڕۆین لۆچێن دەرێ بابا نیشی تو بەڕاستی کە بەدی خۆ بەقەزیشینە باوی من باشە دی نەچوونێ دکتۆری بۆ تێک نەخۆش دەبی سەحەت بکەی کورە بابا قسەی دکتۆری سەر و سەرچاو کوڕم خۆ هەتا نانیشین کورە کوڕم ئەوڕۆ پیاوم دەیە نانەشی پێیاکرد نان لە نا قورجی شەریدایە خۆ جاری جارانیە بباری چاوەکەم بابا من ئەو شتانە هەمووی دەزانم بەرانە تو نەخۆشی پێویست بە ئیسراحەت هەیە ئیسراحەتی چ بابا بابا ئیسراحەت ئەوەیە ئەتو لە مارێ پار دەیەوە من ئیشەکەی بکەم ئامەتویدا کوڕم ترسێ دەکات لەبەر ئیشەکە خینەکەت پێتەوە نەکرێ بابی من بابا خەمی منت نەبی ئەمە دانێک لە ئیشێ و دانێک لە خینەکەی تەواو دەبە مەسەرەی باشە کوڕم باشە بە شتەکە هەیە بابی من شتی چ بابا ئەمە ئەو پارەی شعایق و پێ بکەین بابا خوا کەریمە وا ئەو دەرکەشمان لێ دەکاتەوە لۆمان تەرتیب دەکا کوڕ ئامەتویدا کوڕم خوا کەریمە بابا تو خەمی وەد نەبی ئەوەن با بچمە ئیشەکەی خوا ئەوەشمان هەر لۆ تەرتیب دەکەم دە باشە کوڕم بڕۆ لە مارێ پاردەوە من دەچم دە باشە کوڕم بە قسەی توبی دە باش خوافیز خوافیز بابا هەڵگۆر دەوەرە کوڕم وەرە ئێرە ئاوڕشێکە و شوشتانە هەڵگرە وەرە ابو زنب شمام عليه ولير كان نيا لا والله تيش كان بيبو سنیە ئیشە چوانی هەر عەزمان لێ بوو بیبینین حصان ابو بيبينن لا والله امن ايشكم بنقويا ايش تيش انقول لنا بيعوتكم لقربكن واصل علي بينن انقو بري خوتانو انش بري خوي محەممەد خۆمە ئەو ڕۆنیە عەلەی دەناسن هەر منداری یەک کۆرانینە دوایە ئەمە چمان لێ دەوێت هەر عەزمان لێ لەگەیەک بگەڕێن و تەواو اصلا انا هصبر الدفن بالدي انا ليله اليوم تشيكي قبل ذاك بيني وبينك باشە باش پارمەدا كم وصدا هو تسلك الليره سلەکەی لێرە هاتینە کنەتوو بابشی لە باتی بە خێراتنمان بکە ئەوە دەبینی دەرمان دەکا على كل دورة وقت نجر ده شبرو والله زورة تصير دفن بالله وناوي ده منين يلا برو الدنيا بابا الرجال لي ركب مكة الله خدش مال يغربك هو برو برو ده باشم نێستا تێناگەم ئەم چەند جارم بۆ گۆگۆ نێنە چایخانەی خۆتان بە بابی من پیشان مەدەن باشە جەناب ئەمە چەند ڕۆژە چاوەڕێت دەکەن لۆ جواب نەبوو ها وەرە جوابی چ تەڕەماشی چ لۆچمان گۆ هێشتانە یەک دەقە خێر لە خۆم ببینم دیتر کو بابیشم هار بوو عەلا وەختی هەندێنیە کابرا ئینتزاری جوابی مەدەکا باشە ئەنگۆ بە من نارێن کوورەکانن ئەو جیهازەی بەدزن کوورەتی لۆ هەندە جێلی کابرا بەخۆی لە خستخانەی دەوام دەکا شەوەکی ئاودی دەبینی دەزدین و ڕاست دەینێری یاکە ئەو دزیە زۆر زەحمەتە کورەوە دایرەی حکوومەتی
شرطەی تێدایە حەڕەسی تێدایە کۆرە دەبڕۆ غەشیم ئەتو ئازانیەمە بەنێژینی و ڕانێ دەچین شەوەکی دوای ئاودی و دەبین و بڕۆ بە خێراتی باشەکەمەوە ئەو شەکەنجن دەکرێت لەو دوو سێ شەوەی خەبەر دەدەینەوە خۆ خێرەی باشی تێدایە لە بۆ منیا خەمت نەبی بەس بەو مەسەلە سەر بگری وەحدی پیاوان دەبی لە ناو پارەی غەرقت بکەم